لەم دوایەنەدا بەڕاستی فشارەکان لەسەر هەر چوار پارچەی کوردستان زیادی کردووە بە تایبەتی هەڕەشە جددیەکانی ئەم دوای ئێران و ڕوبەڕووبوونەوەی خۆپیشاندەران و وەکوکردنەوەی هێز لە ناوچە سنووریەکان و پەیام ناردن بۆ سەرکردایەتی سیاسی کوردکەوە نیازێکی وای هەیە کەوا هێز بنێرە سەر هەرێمی کوردستان لەو لاشەوە تورکیا لە دوایین ئۆپراسسیۆنی خۆی دەکەوە بە چەنجی شمشێر ناسراوە ئۆپراسسیۆنەکانی بەردەوامی پێداوە و فراوانتری کردووە و هێزێکی زیاتر هێناوەتە ڕۆژئاوای کوردستان و بەرنامەشی هەیە دوای ڕۆژئاوای کوردستان باشووری کوردستانە. مەترسیەکانی ئەم دوو وڵاتە هەڕەشەکانی ئەم دوو وڵاتە بەڕاستی بەجددین ئەمجارە پێویستە سەرکردایەتی سیاسی کورد بیر لەوە بکاتەوە کەەوە بەڕاستی چۆن بە شێوازەشی دیبلۆماسیانە ڕوبەڕووی ئەو مەترسیانە بێتەوە چونکە ئەو مەترسیانە دەبنە هۆی لە کەنارگیرکردنی دەستکەوتەکانی کورد لە باشووری کوردستان. مەترسیەکان هەستپێکراون لە ئەو دوایەنەدا و سەرکردایەتی سیاسی کوردیش باش لە مەترسیەکان تێگەیشتووە و لە کۆبوونەوە ژێربەژێرەکانی خۆیان و کۆبوونەوەینەکانی خۆشیان ئەویان نەشاردێتەوە بەڵام لەبەر ئەوەی کەەوە بەرژەوەندێکی ژێربەژێر و بەرژەوەندێکی تایبەتیان وەکو ئەحزاب وەکو حزب بەتەنیا لەگەڵ لایەنێک لەلایەنەکان هەیە لەگەڵ وڵاتانە دێن ئەو مەترسیانە بەیان ناکەن. نازم هۆکارەکەی زیاتر بۆچی دەگەڕێتەوە کە بیانی ناکەم بەڵام من پێم وایە بۆ ئەو بەرژەوەندیە دەگەڕێتەوە کەوا لە نێوان خۆیاندا هەیەە. بێگومان مەترسی زۆر گەورە لەسەر کوردی هەبووە و لە ئێستاشدا بەردەوامە ئەو مەترسیانەی بە تایبەتی کە ئێستا ئەبینین تورکیا و ئێران کە ڕۆژانە تۆپبارانی ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان و هەروەها سەرکوتکردنی خەڵکی کورد ئەکەن کە داوای ماف و ئازادیەکانیان ئەەکەن و بێگومان ئیتیفاقەکی لە مێژینە هەیە لە بینی تورکیا و ئێران. ئەو ئیتیفاقا تا ئێستاش درێژەی پێئەدرێ بە درێژایی 500 ساڵی ڕابردوو بۆ نەهێشتنی هەر کیانەکی کوردی و ئەو پەیمان نامانەی ڕابردوو هەموو گەواهیدەری ئەو ڕاستیانن وەکو پەیمانی سعد ئاباد و ئەوانە و بێگومان بەڵام ئێمە دەبینین ئەو مەترسیانە تەبان لە ئێستادا کە ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکەن پێویستیمان بەوەیە کە ئێمە لە ناو خۆماندا یەکگرتو بین چونکە مشکلەی ڕئیسی کورد لە ماوەکانی ڕابردوو بە درێژایی ژیانی کورد دوو مشکلەی سەرەکی هەبووە. مشکلەی یەکەمیان ئەوەیە کە لە بینی خۆی تەبانە بووە. مشکلەی دومیشان ئەوەیە کە خیانەتی نیشتیمانی یان خیانەتی شخصی لە ناو کووردا هەبووە دژی قەزیای کورد لەلایەن کوردەوە یان لەلایەن بەشێک لە تاکەکانی کوردەوە کە ئەوە خۆی لە خۆیدا گرفتێکی زۆر گەورەیە کە وا ئەکات دوژمنانی کورد زاڵ بن بەسەر خەڵکی کوردستاندا. بەڵام ئەگەر بێت و ئەو دوو خاڵە ئیشی لەسەر بکرێ و کورد لە بینی خۆیدا تەبابی و خیانەتی نیشتیمانی نەهێڵدرێ بێگومان بەرەنگاربوونەوە لە دژی دوژمنانی کورد شتێکی ئاسان دەبێ ئەو کاتە باشتر دەبێ چونکە ئەومان لە بیر نەچی کە ئەوانە حەسەب بەرژەوەندەکانی خۆیان تەعامولەکەن و دەوڵەتی داگیرکارین کورد و عەرەب تورک و فارس و عەجەم و هەروەها عەرەبیش دژی قەزیای کوردبوونە نایانەوێت کورد ببی بەچی بۆیە پێویستە کورد لە نێو خۆیاندا تەبابن تاوەکو ئەو دەست درێژیانەی کە ئەکرێن لەسەر خەڵکی کوردستان بێگومان ئەوانە بە هیچ شوێک پابەندی ئیتیفاقیات و معاهداتی دەولی نابن و ئێمە چەندین ئیتیفاقیاتی دەولیمان هەیە و وەسیقەی بابرین ئومەمی متحیدەمان هەیە کە باس لە ئەوەیە کە ئازادی تاکەکە باسی ئازادی گەلانەکە بەڵام ئەوانە بە هیچ شێوەک پابەند نەبووینە و ناشبن و هەروها پێشێلی هەموو ئەو قانونانش دەکەن کە پێی دەگوترێت قانونی دەولی و هەروها عورفی دەولی و ئەو قانونانش کە قانونی دەولی مثلا کە باسی ئەوەیە کە عدەم تەدەخل الدەولە لدەولە ئوخرى مثلا ئەوە دەبێت ڕێز لە کیانی ئەوی تر بگیرێت لەلایەن دەوڵەتان بەڵام ئەوانە بە هیچ شێوەیەک ئەوە ناکەن بۆیە پێویستە کورد لە بینی خۆیدا تەبابێ بە خۆیدا بچێتەوە و خیانەت نەهێڵی.